ئەمڕۆ دیداری دکتۆر کەمال مەزەر مێژونووسێک لە یاقوت و ژیان و ڕۆڵی لە نووسینەوەی مێژووی کورددا بە تایبەتی کوردی هاوچەرخدا دیدارێکی نێو دەوڵەتیە لە زانکۆی سۆران بەڕێواسیتن. تەواو دکتۆر کەمال مەزەر ئوستادی هەموو نەوەکانی مێژونووسەکانی کوردە، کەسی یەکەمە و لەوەی کە مێژووی نووسیوەتەوە لە 6 دەی ڕابردوواتە لە 6 ساڵدا مێژونووسێکی ئەکادمی، مێژووناسێکی ئەکادمی و دیروکنووسێکی سەرڕاست و بێلایەن و زانستی. بەسی کۆنفرانسەکە هەڵسەنگاندن و خوێندنەوەی دیسان بابەتەکانی و نووسینەکانی دکتۆر کەمال مەزەرەکەن تقریبا 29 کتێبی دەرکردون و وەرجێڕدراون بۆ سەر زمانەکان تقریبا بە وەرجێڕدراونەکە گەیشتە نزیکەی 51 کتێب و ئەمە وەکو یادکردنەوەشە، وەکو وەفاشە، وەکو ناساندنی شتی بەنەوەکانی ئێستا کە قوتابیەکانمان، خوێندکارەکانمان، کوڕوخچەکانمان هەموو بیناسن، چکەوە کەسایەتێکی زۆر گرنگەوە. دوایین یەک لەو کتێبە گرنگانی کە دەریکە لە ساڵی 2004 کەرکووک وتەوابعها حکم التاریخ والضمیر، ئەوە یەکە لە کتێبە هەرە گرنگەکان کە بۆ سەرچاوەیەکی زۆر گرنگ لەو مرافعە گەورەی کە جەنابی مانجەلال کردی لە ساڵی 2004 ئەوەیەکە لە کتێبە هەرە گرنگەکان و دۆستایەتی تەمان هەبوو لەگەڵ هەموو پیادەی کوردی، لەگەڵ هەموو سەرکردات سیاسەکانی کورد و زایدەن کەسایەکی بێلایەن بووە. ئەوەش بۆتەوە کارەوەی کەوا لە نووسینەوەی مێژووی هاوچەرخی کوردە زۆر بێلایەن و سەرڕاست.